سەدان هەزار مەدەنی کە لە سووریا لە دەست شەڕ و کوشتار هەڵاتون و لە سنووری تورکیا لە ژێر خێوەتدا ژیانێکی سەخت بەڕێدەکەن بەو ئومێدەن ئەو ژیانە بگوازنەوە بۆ خانووی لە بلۆک دروستکراو. نورا قاعود کە بەهۆی هێرشی سوپا و هێزە چەکدارەکان بۆ سەرگوندی ئەلحەمرا لە خۆرهەڵاتی حەما ناچار بووە ماڵ و حاڵ جێبێڵێت و لە سنووری تورکیادا لە کەمپ دانیشتەجێ بێت. باسی لەوە کرد ئەو خێوەتانەی تیاندا دەمێننەوە لە سەرما و سۆڵەی زستان نایان پارێزێت. ئەو باسی لەوە کرد لە بۆردومانی ناوچەکەیاندا سێ منداڵی لە دەست داوە. لە ئێستادا لە خێوەتەکاندا کە شوێنی شیاونین ژیانێکی سەخت بەڕێدەکەن. دەژڵێت داوا لە خێرخوازان دەکەین لەم ناڕەحەتی و خێوەت و قوڕا ڕزگارمان بکەن تکایە بمان گوازنەوە بۆ ناو خانووی بلۆک. قاعود ئاماژەی بەوە کرد جگە لە ڕەحمەتی خوا هیچ شتێکی دیکەیان نییە و وتی کاتێک دەستگێڕەکان دێن ئەوانەی پارەیان هەیە کڕین و فرۆشتن دەکەن ئەوە شینەی بێت تەنیا تەماشا دەکات. فرۆ ئەبوو جاسم کە یەکێکە لە دانیشتوانی کەمپی ئەبوفیدا ڕایگەاند 360 خێزان لە کەمپەکەدا دەژین. لە کاتی بارانی وەرزیدا کەس ناتوانێت بچێت بۆ نەخۆشخانە. داوا لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دەکەین ئەم چادرانە بگۆڕن بە خانووی لە خشت و بلۆک دروستکراو. ئەبوو جاسم باسی لەوە کرد دانیشتوانی کەمپەکە لە زستاندا لە بارودۆخێکی زۆر سەختدا ژیان بەسەر دەبن. کاتێک باران دەبارێت هەموو خاکەکە دەبێت بە قوڕ. هەر بۆیە ئۆتۆمبیل ناتوانێت بێتە کەمپەکە. لە کاتی نەخۆشیشدا ناتوانن منداڵان و کەسانی بەتەمەن ببن بۆ نەخۆشخانە. جێگەی ئاماژەیە تەنیا لە ماوەی ساڵانی 2007 بۆ 2020 نزیکەی 2 ملیۆن مەدەنی لە ناوچە جۆراوجۆرەکانی سووریا بەهۆی شەڕ و ماڵوێرانیەوە ناچار بوون ئاوارەی ناوچەکانی نزیک سنووری تورکیا بن. ئەمە و لە دانوستانەکانی ئاستانەدا کە لە 4 ئایاری 2007 بە بەشداری تورکیا و رووسیا و ئێران بەڕێوەچوو بڕیار درا 4 ناوچەی کەمکردنەوەی گرژی لە سووریا دروست بکرێن. با تایبەتی لە ئیدلیب و هەندێک ناوچەی پارێزگاکانی دەوروبەری لازقیە و حەما و حەڵەب لەگەڵ باکووری پارێزگای حومس، غوتە و ڕۆژهەڵات و ناوچەکانی باشووری سووریا با تایبەت پارێزگاکانی دەرعا و قونەیتەرە. بەڵام سوپای سووریا بە پشتیوانی ئاسمانی رووسیا لەو 4 پارێزگایە سیانیان کۆنتڕۆڵ کرد و ڕویان کردە ئیدلیب. دواتر لە حەڤەی ئەیلولی 2010دا تورکیا و رووسیا بۆ بەهێزکردنی ئاگربەستی سووریا ڕێکەوتنی سۆچیان واژۆ کرد. رووسیا و هێزەکانی سوپای سووریا لە ئایاری 2019دا بۆ کۆنتڕۆڵکردنەوەی تەواوی ناوچەکە ئۆپەراسیۆنیان دەست پێ کرد و دەستیان کرد بەسەر ژمارەیەکی زۆر ناوچەی نیشتەجێبوونی ناوچەی کەمکردنەوەی بارگرژی. دوایین جاریش تورکیا و رووسیا لە 5 ئاداردا لە مۆسکۆ ڕێکەوتنێکی نوێیان واژۆ کرد. تورکیا دەڵێت ئاگربەستەکە لەلایەن سوپای سووریاوە ناوبەناو پێشێل دەکرێت بە شێوەیەکی بەرچاو پارێزراوە.